بێباچی حکومڕانانی هەرێم و بێپلانیان لە ئیدارەدانی وڵاتدا و نەدۆزینەوەی کار بۆ گەنجان وای کردووە سەرباری هەموو ئەو مەترسیانەی لە ڕێگەی کۆزدا چاوەڕوانیانە گەنجانی کوردستان کۆز بکەن و نیشتیمان جێبهێڵن. زۆرجار ئەو گەنجانەی لە نائومێدیدا وڵات جێدێڵن دەبنە خۆراکی دەریاکان و بە بێنازی سەردەنێنەوە. بەشێک لە گەنجانیش نایشارنەوە، ئەوان تەنیا لە بێئومێدیدا سەری خۆیان هەڵدەگرن و هەز دەکەن هیچ کەسێک بایەخیان پێنادات. دەسەڵات بێباکە لە بەڕاستی لە هەم نیشتیمانیانی ئەم بێباچیە وای کردووە گەنجان ئومێدیان نەمینێ بە خاک وڵات و نیشتیمانیان، ئومێدیان نەمینێ بەڕاستی بە هیچ شتێک لەم وڵاتەدا. بۆیە بە ناچاری سەر هەڵگرن بەرەو دەرەوە بەرەو هاندەران. ئەمەش زۆر مەترسی لێکەوێتەوە، چ جای ئەوەی کە وڵاتەکەت گەنجی نامێنێ و گەنجی کەمەکە، ئەمەش بەڕاستی بۆ دوا ڕۆژ مەترسیدارە و هۆکارێکی تریژە بینین ئەو گەنجانە هەمویان بەڕاستی ئەفەوتێن لەبینین لەو دەریاچانەدا لەو ئاوانەدا ئەبنە زەعیە لەبەر بێباچی حکوومەت، چکە حکوومەت گرنگیان پێنادا. بە سەدان و هەزاران گەنجی کوردستان خوێندنیان تەواو کردووە و بێ ئیش و کار ژیان بەڕێ دەکەن. ئەگەرچی خۆپیشاندان و گربوونەوەش بۆ بەدیهێنانی مافەکانیان دەکەن، بەڵام حکوومەت وەک ئەوەی نەبایدی بێنەباران هیچ پلانێکی ستراتیژی بۆ چارەنووسی ئەو گەنجانە نییە. من وەک دەرچوێتی زانکۆ کە چەندی ساڵە تەخەڕزم کردو تا ئێستا نەمتوانی وەدامەزێنەوە هیچ دەستکەوتێکی نەکردی، حکمی نەکردی، تایبەت نەمتوانێت کارم دەستکەی. بۆیە بە بێکاری ئێستا سەردەنێمەوە و نەمتوانی سود لەو شادەی وەگرم کە چەندی ساڵە خوێندم لە پێناویدا کردووە. بۆیە دەبینە و گەنجانشی کەوا وەک من بێکارن و دەرفەتی کاریان نەبوو، هەڵی جانیان بۆ نەڕەخساوە، بیر لە کۆسکردن دەکەنەوە و بەرەو چارەنووسێکیان دیارکەوە. دەبینی ڕۆژانە دەیان ڕۆژانە ماوە دەیان ڕووداوی کارەسات ئامێز بەرگوێمان دەکەوێت. لە ڕاستیدا هۆکارگەلێکی زۆر هەن بۆ کۆسکردنی گەنجان. من پێم وایە هۆکاری سەرەکی ئەوەیەکە نەبوونی دەرفەت و هەلی کارە. ئەگەر دیقەت بدەین دەرچووگەلێکی زۆری زانگ و پەیمانگاکان هەن بەڵام دانامەزرێن. لە کاتێکدا هەمیشە داوای مافیان دەکەن، خۆپیشاندان دەکەن، بەڵام کەس گویان بۆ ناگرێت و کەس وەڵامیان ناداتەوە. ئەمەش دەبینی نەعەدالەتێکی زۆر هەیە لەم نیشتیمانەدا. تەماشا بکەین موچەی لە باڵاکان لە ئاستێکی زۆر بەرزدایە، بەڵام سەدان گەنجی بێکار هەیە. لەم هەفتەیەدا ڕووداوێکی دیکەی نقومبوونی بەلەمی کۆچبەران لە کەناراوەکانی یۆنان دڵی دەیان خێزانی لە هەرێمی کوردستان داسڵەکاند. ئەوە بوو لە دوایین کارەساتی ژێر ئاوکەوتنی یەختی کۆچبەراندا لە ڕۆژی 11ی ئەم مانگە. یەختێک لە دەریای ئایۆن لە نێوان یۆنان و ئیتالیا بە 50 سەرنشینەوە ژێر ئاوکەوت. بەشێک لە سەرنشینەکانیش لە گەنجانی هەرێمی کوردستان بوون کە بەشێکیان خنکاون و بەشێکیان تا ئێستا بێسەر و شوێنن. بەپێی ئەو ئامارانەی دەستپێیان کەوتون لە ئێستادا زیاتر لە 20,000 هاوڵاتی هەرێم بەڕەسمی داوای مافی پەنابەریان لە وڵاتانی ئەوروپا کردووە. هەروەک نزیکەی 15 تا 20,000 هاوڵاتیش لە دوورگەکانی بەڵقان و یۆنان و کەمپەکاندا ژیان بەسەر دەبەن و لە چاوەڕوانی گەیشتن بە وڵاتانی ئەوروپادان. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.